خانمە هونەرمەندی سووری لوبنانی نورا ڕەحال دوای ماوەیەکی زۆر بێدەنگی و دوورکەوتنەوە لە بواری هونەری گۆرانیەک بۆ وڵاتی میسر بە ناوی میسر حەبیبتەک تۆمار دەکات. ڕەحال دەڵێت ئەم گۆرانیە خۆشەویستی و پەیامێکە بۆ گەل و وڵاتی میسر. ڕوودا و بۆ یەکەم جار بەشێک لە گۆرانیەکە بڵاو دەکاتەوە. جرب تكون مصر حبيبتك جرب تكون مصر حبيبتك. تحية لتلفزيون رودا وشكرا لوجودكم معنا بهالحدث. انه سلام بۆ تەلەڤیزیۆنی ڕوودا و سپاس بۆ ئەوەی لێرەن لەم ڕووداوەدا. گۆرانی مسر حەبیبتەک وەک داوەتێکە بۆ هەر کەسێک کە پێشتر سەردانی میسری نەکردبێت بۆ ئەوەی بڕوات و میسر ببینێت، چونکە بەڕاستی پێشوازی و مامەڵەی خەڵکی میسر جۆرێکی تایبەتە. میسر دایکی دنیای میسرە. ئاوازی گۆرانیەکە لەلایەن ناوەزدانەری کورد هەڵکەوت زاهیر ئامادەکراوە. تێکستی گۆرانیەکە شاعیری میسری مەحموود ئیدریس نووسیوێتی. گۆرانیەکە لە بەیروت تۆمار کراوە. کاری میوزیکیش لە وڵاتەکانی میسر و سوێد و تورکیا ئەنجام دراون. رسالەکە وازەحە بۆ هەر کەسێک کە مەسری نەبینی و بچێت. ئەم گۆرانە پێشنیار کرا بۆ من کە ئاوازی بۆ دانێم بۆ هونەرمەند نورا ڕەحال. تەجروبەیەکی باشە و بۆ خۆشم نزیکایەتی دۆستاکی زۆرم هەیە لەگەڵ هونەرمەندەکانی مسر و کارێکی زۆرم لەوێ کردووە. نورا ڕەحال گۆرانی بێژ و ئەکتەری بەناوبانگی سووری لوبنانی لە دیمەشق لە دایکێکی سووری و باوکێکی لوبنانی لەدایک بووە. بە ڕۆڵی ئەمیرە دایانان ناوبانگی زۆری هەیە. عەلە فیکرە یەکێکە لە بەناوبانگترین گۆرانیەکانی. ماوەی چەندین ساڵە لە گۆرانی گوتن دوور کەوت بوویەوە. دەرباز یونس ڕوودا و